الله أكبر، الله أكبر، الله أكبر. وشويستانم داوم لذاتي باكي پروردگار جژنتان مبارك بي، طاعتان قبول بي، ذكر و طاعت و خواناسيتان ورگيراو بي. وميدكم جژني قربان جژني قربانيكي زور گەورە بێ. قوربانی بێ لە پێناوی خواناسی و تاعەتە. لە ڕاستیدا جەژنی قوربان زۆر کات فکری بۆ ئەوە بردوون کە ئێمە قوربانی بە ماڵمان بکەین. لە دوای 7 ئۆکتۆبەرەوە جەژنی قوربان پێمان ئەڵێت قوربانی تەنها بە ماڵت نییە، قوربانی بە نەفس و ماڵتە. زۆر کات ئینسان ئیمانداران ئەبینێ کە لە زەحمەتیان ماڵ و نەفسیان ئەکەنە قوربانی لە پێناوی دینەکەیانە کە ئەوە پەیامێکی زۆر گەورەیە بۆ ئومەتی ئیسلامی کە ڕابچڵەکێ، تێبگا، تێبفکرێ. ئەمە لە جەژنی قوربان لەگەڵ ئەوە قوربانی بە ماڵەکانمان ئەکەین، بەڕاستی ئەبێ موسڵمانان هوشیارانە هەموو کاتێک ئامادە بن کە قوربانی بە ڕۆحیان بدەن. لە کۆتایی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم لەوە چێمە بڵێن ئێستا ئێمە چیمان پێ ئەکرێ؟ ئێمە دوو شتی زۆر گەورەمان پێ ئەکرێ. یەکەم ئەومان پێ ئەکرێ کە دوعایەکی خەیری زۆر بۆ ئەو دۆست و خۆشەویست و برایانەمان بکەین لە هەر شکوێ جیهانە تووشی زەحمەتی ئەبن و لە جیهادی ڕاستەوخۆ بەراورد بە کافرانە مامەڵ لەگەڵ یەهود و نەسارا و مەجووسە ئەکەن. لە پەنای ئەمەشە زۆر پێویستە ئیستعدادێکی ذاتی نەفسی ڕۆحیمان هەبێ بۆ قوربانیدان لە پێناوی دین و لە پێناوی ئاینمانە. زۆر گرنگە ئینسانی ئیماندار لەم فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم بکۆڵێتەوە کە هەر کەسێ غەزای نەکردوێت لە هەموو ئەمریا و بەبیریشیان نەهاتبێ غەزا بکە لە بەشێک لە نیفاق ئەمری. بۆیە ئەمە بیرمان، فکرمان، هۆشمان لە لای غەزاکردن بێ لە پێناوی خوا و قوربانیدان بێ بە ڕۆحمان. جارێکتر جەژنتان مبارەک و تاعەتتان قبوڵ. خوای بۆ خاتری گەورەی خۆت ئەم جەژنە بکەرە جەژنی نەسرەت بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ڕۆحمان زیندوو کەرەوە. ئیلاهی ئێمە بە ڕۆح قوربانی بۆ دینت ئەدەین، مادەمان لە پێناوی تۆ و دینەکە تا سەرف ئەکەین. يا إلهي قبول كو لمن ورقرا. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.